زیاتر لە 10 ساڵ هەڵەبجەکان چاوەڕێی تەواوکردنی پردی تۆقوتووەم ڕێگەیان کە ڕاستەوخۆ هەڵەبجە بەسێتەوە بە گەرمیان و خواروی عێراقەوە کە ئەمە کاریگەریەکی بێ لەسەر دەرباسکردنی هەڵەبجە لە چەقبەستی و کرانەوەی بەڕووی ئابووریدا. سەلاح سعید خاوەنی شوێنکاری فرۆشتنی کەرەستە بنەڕەتیەکانی بیناسازیە لە هەڵەبجە دەڵێت کەرەستەکانمان لە گەرمیانەوە دێت تێچووی زۆرە کردنەوەی پردی تووەقوت کاریگەری باشی دەبێت لە سەراوەدانکردنەوە و باشترکردنی دۆخی ئابووری هەڵەبجە. ئەگەر بکێت ئەو پردە تەواو بکرێت بەڕاستیان بۆ شارەکە هەم بۆ بژانەوەی ئەو منتەقەیە زۆر بەسوود. پرۆژەکە تەنها پردی تووەقوت نییە، پردی سازانیشە بۆ بەستنەوەی هەڵەبجە بە کۆماری ئیسلامی ئێرانەوە. تا ئەمانە ئەنجام نەدرێت هەڵەبجە لە چەقبەستووی ڕزگاری نابێت. کردنەوەی پردی تووەقوت کاریگەرێکی باشێ بێ بۆ هەڵەبجە بەڕاستی بژانەوەی هەڵەبجە ئەگەر مەرزی سازان و پردی تووەقوت و مەرزی نێودوڵەتی تەوێڵە شۆشمێ نەکرێتەوە هەڵەبجە ئەبێتە کوێرە شارێکی زۆر گەورە. 8 مانگە پرۆژەی پردی تووەقوت و پردی سازان دراوە بە کۆمپانیا. وەزارەتی ئاوەدانکردنەوەش بودجە بنەڕەتیەکەی زیاد کردووە. بەهۆی درەنگ وەڵامدانەوەی ئەنجومەنی وەزیران کۆمپانیا داوای زیادکردنی نرخی هەندێ بڕگەی کردووە. ئەمانە لەمپەرەکانی بەردەم پرۆژە استراتیژیەکە بوون. پێیان ڕاگەیانین کە کێشەکە لە ئەنجومەنی وەزیران چارەسەر کراوە ئێستا و ئاراستەی وەزارەتی ئاوەدانکردنەوە کراوەتەوە بۆ ئەوەی گرێبەست لەگەڵ کۆمپانیاکە بکرێ. ئەگەر گرێبەست بکرێ لەگەڵ کۆمپانیاکە کەمتر بە تەسەوری خۆم ئەگەر گرفتی کە ئیزافە نەبێت ئەوە بێت دەست بەکاربوونی لە کەمتر لە مایەکە بۆ کۆمپانیاکە بکەن بۆ ئەوەی بێت دەست بەکار بێت بۆ پردی تۆقوت لەگەڵ ڕێگای تۆقوت. پرۆژە استراتیژیەکە کە بە 29 ملیارد دینار جێبەجێ دەکرێت بریتیە لە پردی تۆقوت و ڕێگا سازیەکەی کە هەڵەبجە بە گەرمیانەوە دەبەستێتەوە. پردی سازانیش هەڵەبجە گرێ دەدات بە کۆماری ئیسلامی ئێرانەوە. بەم پرۆژە استراتیژیا هەڵەبجە لە چەقبەسووی ئیداری و ئابووری ڕزگاری دەبێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.